خۆشەویستانم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت و جارێکی تر بەخێر بێنەوە بە بیستنی بەرنامەکانمان. ئازیزان، ئێستاش وادەی پێشکەشکردنی بەرنامەی بە هاوڕایەوە ئەم بەرنمەیە هەفتانە پێشکەشتان دەکرێت. تیایدا هەوڵ دەدەین سەنگی بخەینە سەر لایەنە کۆمەڵایەتەکان و هەروەها کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆریشتان پێشکەش بکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا شلۆڤان جەلال میوانمانە. شلۆڤان ئەو کوڕەیە کە چەندین ڤیددیۆی پێکەنین یاخود ئەتوانم بڵێم بەراوردی کۆمەلگای ئەمریکی و کۆمەلگای کوردی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب دانێ. شلۆڤانم کاتت باش؟ ئەم کاتەوە کاتێکی باشە خان. سپاس دەکەم شلۆڤان. سەرەتا پێش ئەوەی بڕۆین دەست بە وتوێژەکەمان بکەین، حەزەکەم کورتەیەکی هەندێک لە ڤیددیۆکانت نیشانی بینەران بدەین بۆی بزانن کە چ جۆرە ڤیددیۆیەک تۆ دانەی لەسەر یوتیوب، ئەمجا باسی ڤیددیۆکان دەکەین. زۆر باشە. باشە. What's up, bro? Nice shirt. Thanks. Where'd you put my shoes? Salam alaikum. رحمة الله بلا قولي. بروسك شازة والله. في لوز ده هذا بس أو نابه. أما يا ولا خزانة بقول بعد من خزانة. هم زي. والله كاك زوبو بقول عن. محمد طالع من كل بايسة. والله إذا بردنا وكان نبغى استعشوا وكل مستعيبة. جالس يعني تلفون نتبو بوليس. American coming home from an airport. Honey, I'm home. Kurds coming home from an airport. شناكا منالينا دورني على المتيبة والله يبون بفلنا الرجاية قالوا قول دنيا ما تستويا وعموا. Hey, are you alright? Yeah. Let me call the insurance. Okay. مالم كاول أي قربة وسلام نبي. خويا سافارة كم ناوتو قرش شو على داير باش ولا أو تقول شو لي خلنا نقول راتيو. شلۆڤانەوە ڤیددیۆکانمان بینی و حەزەکەم سەرەتا پێمان بڵێ تۆ لەوە ئەچێتۆ شارەزاییە کتەبێت لە هەردوو کۆمەلگا هەم ئەمریکا و هەم کوردیش. تەمەنت چەند ساڵ بوو کاتێکە هاتیتە ئەمریکا؟ کە ساڵی 2001 هاتین ئەمریکا بە دەوری 8 ساڵە بوومە و کاتە دەوری 8 ساڵە بووی. باشە ئەم شتانە لەکوێوە فێر بوو؟ لێرە وەرت کردەوە یاهینی باگراوندیەوەی کە پێشتر لە بیرت ماوە؟ والله يعني هرچند اما يعني لمناليوا لامريكا جين بلام يعني خومن كردين دايك وباوكمان كرد لكردستان دايك بوين ديرش لما لو هرب كردي قصا كان يعني كولتشر كمان زور بقوته وحموش تكان يعني السري تلفزيوني كرديه كاين هابي دائما قد يعني كردستان ما لبيدناچێت. باشە شلۆڤان هەندێکان ڕەخنا ئەگرن لەم ڤیددیۆیانە ئەڵێن گوایە گاڵتە جاریە بە کۆمەلگای کوردی. تۆ مەبەستت لەم ڤیددیۆیانە چییە؟ والله ما بس ما يعني امشتا فيديو كان يما كاين هموي راسته يعني اشتكى راسته بس شيء اما توزي قوريه كاين توزي زياده رويتيا كان كوميدي يعني اما فيديو انا لبلوا كاين خنده بيننا دمولوي دوك كسبيب كان يعني it's دري امريكي قال it's a little sense of humor in the truth. شتەکان هەموو ڕاستە بۆیە بەعزە جارێک بەڵام بە شێوەیەکی پێکەنی ناوێ یعنی خۆی دەبەر چاوەکەوێتەوە تەریقە بێتەوە بەسەمە هیچ شتێک هیەوە نیە هە لە دڵی بگریت. بەڵێ باشە شلۆڤان کەسێکی تریش لە ڤیددیۆکانە بینم لەگەڵتایە ئەوە کێ بێگومان هاوکاری هەردووکتانە کە ڤیددیۆکانەکەن تا چەندێک ئەو هاوکارە بۆ دیاخۆ بیرۆکەکە هی کامتان بوو پێشە؟ ئەوەی دەگەڵما لە زۆر ڤیددیۆ ناوی پێشەوایە پورزامە ئەویش دەوری 8 مانگ لە کوردستان هاتۆتەوە هاتووە بۆ ئێرە هابێ یعنی زۆر ئایدیەکان بازێکیان هی ئەوە بازێکیانی خۆم یعنی هەموو ئایدیەکان بەسەر خۆمانە هاتووە یعنی اینجا بازێ ئایدیەش خەڵک بە مەسج پێمانەڵێڵێ ئەم شتە زۆر بەسەر ئێمە هاتووە ئەتوانی ڤیددیۆی لەسەر دروست بکەن. بەڵێ باشە ئێستا حەزەکەم گوێبیستی هەندێک لەو ڤیددیۆیانە بین کە باز لە پەیوەندی نێوان کوڕ و باوکەکە با ئەوەیان ببینین. بەسەر American dad. That's it, buddy. Time out for you. Kurdish dad. تدانشا أدري قولات هش جاي حوسر ما خلاني قلت وما خلان بقري لم جاي أبو جاي. Dad, I want to be a footballer. Son, you can be anything you want. باوكا ميدي بولي بكام. تي والله جوانا خوشي كوري قولم هيا أمش باوكا فوتبالكا. That's هو نو شكلي رونالدو لتوبي نابي. American son and dad teamwork. Good job, son. Have fun. Kurdish son and dad teamwork. باوكا بوبي لكم ولا أو إسبانيا بلد ناشي بول والله أبي أو شمو في حلامة. باوكا وارو من دلوا. حمد شاكي بقري ها فري مشيم نابي دزنا إلى جقرا صدق شيء نكى ساعات ترى جمال بي تو أين اللي فينا وتوم
ژنەکە تەلەفۆنێکە بۆ گۆڵە گۆڵە بزانێ بۆ نەهاتەوە هەمە وەڵە شوێنی بەخوازدانێتەوە خۆ بەکوژێن باشە شلۆڤان پەیوەندی تۆ لەگەڵ باوکتا چۆنە؟ وەڵای ئێمە پەیوەندیمە حتا بڵێ زۆر وەکو ڤیدیۆکانە زۆر ریلیشنێکی خۆش و ئۆپنمان هەیە یعنی زۆر کەسە جار ڤیدیۆکانە بینێ وازانێڵێ بێ باوکی ئەم کوڕە چۆن بێ بەڵام بە عەکسی ئەوەوەیە هەرچەند یعنی شتەکان زۆریش بەسەر خۆم هاتووە بەس یعنی شتەکە هەمووی یعنی تاف لاڤ یعنی دایک و باوکی کورد یعنی بۆیەوەمان پێڵێن یا وامان لێکەن چکە ئێمەیان زۆر زۆر خۆشەوێ ئەجا چونکە لە دەرەوەی کوردستانی شەژین یعنی نانەوێ یعنی هیچی خراپمان لێبێ بۆیە ێزگاروا عەسەبی دیارن. باشە کە باوکت ئەو ڤیدیۆیانە ئەبینێ ئەو ڕای چییە؟ والله يعني زۆری پێ خۆشە يعني چکە زۆر جار يعني خزم یان خەڵک لە کوردستانەوە تەلەفۆنەکە لە ئەوروپاڵێ بە شەرەف نەمانزانیەوە کوڕەکەی تۆ بووە حتا يعني ئەو قسەی وتووە هەنجا بەوەی ئازانیمان ئەو زۆری پێ خۆشە شتێکی احتیادیە. باشە لە ڤیدیۆکانە بینم زۆر جار یەکێکتان خۆتان با بڵین دەوری خانمە بینن ئایا بیرتان لەوە نەکردوێتەوە هاوڕەیەکی کچتان یاخود کەسێک کە خۆی با بڵین خانم بێت بەشداری لە ڤیدیۆکانتان بکات لە بری ئەوەی خۆتان بکەن بە خانم؟ باڵێ وەڵاهی یعنی بیرمان لێ کردوێتەوە بەس بەڕاستەکەی لێرە زۆر کوردی زۆر لێ نییە یەک هەنجا دوو هەم وەکو یعنی زۆر دایک و باوکی کوردیانەوە بەڕاستەکەی یعنی کچەکان لەم نەوع شتانەیە بن هەر بە زۆر جار کوڕیش ناوێ لەم نەوع ڤیدیۆیانە بێ ئەنجا زۆر قورسیشە چکە یعنی هەر خۆمم یان پێشەوای دەر یەکێکمانە بێ دوو سێ نەوع ڕۆڵ بکەین بۆیە شتەکە تۆزی قورسە لەسەرمان. بەڵێ باشە تۆ خۆت ئێستا بۆ چ بوارێک ئەخوێنی لە زانکۆ بێگومان لە شاری با بڵێن لە لینکنی لە نێبراسکا دەزانین بەڵام بۆ چ بوارێک خوێنی لەوێ؟ ئێستا وەڵێ بۆ هی نەخوێنم ڕێدیۆلۆجی یعنی ئیشاعە. بەڵێ باشە بیرت لەوە نەکردەوە خۆت بچیتە با بڵێن بواری بۆ میدیا بخوێنی بۆەوەی بتوانیت شتەکانت زیاتر پرۆفێشناڵتر بکەی یاخود لە داهاتووە کورتە فلیمیش دەرکەن چونکە و کۆزانین بەم شێوەیە فلیمی کۆمدی ئاوا کەمە ئێمە کەممان هەیە. بەڵێ وەڵاهی ئەم یعنی کۆڵێجەوە دەوری 21 ساڵەما بێ کۆڵێج دەوری ساڵێکە دەستم پێ کردووە هابێش لە یعنی یەکەمی پرۆگرامەکەیان لەوانەیە یعنی لەوانەیە بیگۆڕم چکە وەکو خۆروتە زۆرم حەز لە میدیایە و فیلم دەرکردنەوە و شتانەها بێ ئەوەش یعنی ڕێگایەکە لەوانەیە بۆی بچم. بەڵێ باشە شلۆڤانم ڤیدیۆیانە بێگومان خۆتان با بڵین بە شێوەیەک لەوانەیە لەوە تەنانەت بە موبایلیش بیگرن ینی شێوەیەکی پرۆفێشناڵ نییە ئایا هیچ بیرتان لەوە کردوتەوە لە داهاتووە وەکو ئێستا کە ڤیدیۆکانتان زۆر بڵاو بۆتەوە خەڵک زۆر بینیوێتی لەسەر یوتیوب وای لێ بکەن کە پرۆفێشناڵتری بکەن؟ وەڵاهی یعنی بیرمان لێ کردوێتەوە بەڵام شتەکە تۆزە بەڕاستیەکەی قورسە بێت اونجا تۆزێ پارەشتی تێچێ هابێ ینی حتا یەکێکی گەورەتر یان میدیەکی کوردی پشگیریمان نەکات تۆزێ قورسە بێ بەڕاستیەکەی. بەڵێ باشە ئێستاژە چینە سەر ڤیدیۆیەکی تر کە ئەمەشیان هەستەکەم زیاتر باز لە ڕۆڵی خانمانەکە یاخود دایکە کوردەکان با گوێلەوەیان بگرین. بەخوا هەموو کەس پێمەڵی لە کم کارداشیانە چێن منیان حەج لە شۆمیان باڵەوە پاکەمەوە کچێ ئەمانگە دەکوڵ هاتنە داوە یەکشەمە حەفلەیە Hello, let's go tanning. بەخوا حەزەکەم دایکم نایەڵێ ئەو بۆ دوۆرایچەتی و بەخوا دایکی خەسوەکەم زۆر خراپە خواردنە پێڵێنێ دایکردم یەکە نەزانێ دنیا زۆر بۆ کردی بەخوا لە شوەکەش نەحەسایدەوە ڕەفیقی دو دوو چینیان بۆ کردووە هەموو ڕەفیقەکەم گەڵتەم پێکە ئەگەر لاوتونەکەم بە دایکە پیاوەکە لەبەر چای میوانەکەدا دەقێ داوای چامەکە ئەنی هەمە ژامزانەوە بەرازی تیایە باشە ئەی شەخانە بێ پشتێنەکەی پشتی هەڵدونی ڕاستی بێ بەخوا حەیەمانە چێ میوەکە باشنەکە ئەمە وڵا چەنە پیسە کچێ دەستنەی لەو سەگە گڵاوە خەرەکە چەند باسەڵی بەبوو کێڕوە بەخوا ئێستا باوکی بێ حەیەر دوکمانە بە ئەو ئاوە بگرەوە کافر ئەڵێ ئێستا کانی دانیشتووە سەیگە یەکتانەکە جێڵ بە قژێوەتی ئەڵێ مانگا لە ئێستاوێتیوە خوا بووکە بە قوربانی ئەمریکا ئەگینا ئێستاشە بە شوانە بەرەخەڵە بوویتایە. باشە شلۆڤان لەم ڤیدیۆیانەیە ئەمە بەستان لەمە چیەکە ئەم هەموو ئاڵتونەی بە قەدەوەیە خانمێک و یا ئەڵێ دایکەکە پێڵێ لە شوەکەش نەحەسایتەوە ئاڵتونیان زۆر بۆ کردی مەبەستەکەت لێرە چییە؟ ئەوە مەبەستمان هەردەوە بوو یعنی ژنی کورد
بە ناسراون هە قەت یعنی ئاڵتونیان چەنە هەبێ قەت دایمە پێیان کەمە ئەوە یەکێکە دایکم لەوانە ئەنوە ئاڵتونی هەیە ئیتر دایمە هەرێوەی کە بگڕ هەری کە بگڕیتر کچەکەش وەکو بیبینن لە ڤیدۆکایی هەموو ینی لەسەرەوە بۆ قاتی هەمووی ئاڵتونەیتر دایکەکەش پێڵێ ڕەفیقی تۆ 3 کیلۆ 10 کیلۆ ئاڵتونی بۆ کردراوە لە شوەکەشانە حەسایتەوە ئیتر ئەویش ئەڵێ من زۆر کەمە تەرە ئەوە باوەش بە دایکیاکە ئەڵێ دایکە ئاگاو لە ئاڵتونەکەم بێ یعنی ئەوەی پێوەیە بەس واش هەرڵێ هیچم پێوە نییە. بەڵێ کەواتەوە مەبەستان لەوەیە کە زۆر گرنگی بە ئاڵتونە درێت. بەڵێ یعنی هەموو ڤیدۆیەکەی معناکی هەیە لە دوایەوە بەس یعنی خەڵکەکە زۆر جار ئاگای لە معناکە نیە هەر سەیرەکات و ینی بۆ پێکەنینەکە. بەڵێ باشە ڤیددیوەیەکی کەتان هەیە کە بینیومە باوکەکە تۆزە ئاساییە بەلایەوە کە کوڕەکەی ڕاتە دەرەوە بەڵام کاتێکە کچەکە ئەوە بڕاتە دەرەوە خۆی تووڕاکاوەڵێ بۆ کۆڕێتەوە ئایا تۆ خۆت شتێکی وات بینیوە لێرە لە ویلایەتی کە خۆت لێژێ یاخود هەر بیستوتەوە کە باس کراوە تاعبە ئەوە بەڵێ ئەوە یعنی ئەوە لە لە هی کۆلچوری کورداوە زۆر ڕاستە یعنی لە زۆر کۆلچورە کوڕەکە زۆرتر حڕە یعنی فویدەمی هەیە هەکچەکە تۆزێ یعنی ناڵم بچێتە دەرەوە یان ئەو شتانە بکە هە کوڕەکە ئەیکە ئەوە لە ماڵی خۆشمانە هەیەەوە ینی شتێکی عیب نیەوە لە ناو ینی هەموو کوردێک وایە بەڕاستیەکەی. باشە شلۆڤان جەلال پێم خۆش بوو زیاتر قسەت لەگەڵکەین بەڵام ماوەی بەرنامەکەمان هەر ئەوەیە هیوادارم بتوانین لە داهاتوە زیاتر باز لەم مەسەلانە بکرێت و هەروەها ئێوەش زیاتر پێشکەون و ڤیددیۆی زیاتر دروست بکەن. زۆر سپاس دەکەم بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەهاڤرا. زۆر سپاس بۆیەوە کاتێکی خۆش. زۆر سپاس ئازیزان لێرە ژاهاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەی داهاتومان لە هەفتەی داهاتوو هەر شاد و بەختەوەر بن.